دوای حەسەزیرە نانی عوسمان هەورامی ئێتر کەس بە هونەرمەند نانا کارسەنگەر سڵاو لێ بێ ئەم باخەتان کردو بە چاخانە و ناویشتان چاخانەی عوسمان هەورامی ئەم بیرۆکێتان چۆن هاتووە بۆچیش ناوتان ناو عوسمان هەورامی بەخێ بەسەر ئەو چاوم خۆشحاڵم بە بینینتان وەڵا بۆیە ناماناوە چاخانە عوسمان هەورامی چونکە لای ئێمە لای خۆم بەس عوسمان هەورامی دوای حەسەزیرە نانی عوسمان هەورامی ئێتر کەس بە هونەرمەند نانازانم چونکە هەرچی هونەرمەندەیە گۆرانی ئەو کەڵە پیاواڵێت بەس هەر لە هەورامانی شا عوسمان هەورامی یەکەمە تەواوتر دوای ئەو ڕکابەرینە گوێ لە گۆرانی بێژە تازەکان ناگری حەزر لە دەنگیانی ئەوانەی مەسەلەن گۆرانی عوسمان هەورامی ئەڵێن نەوەڵا بەس گوێ لە قەدیمەکان ئەگرن ئارەوەڵا ئەمانەی ئێستا کە گۆرانی ئەمە هەمویان خراپیان کردو نەوەڵا چاخانەکەتان ماشەڵا زۆر خۆشە چۆنم باخەتان کردو بە چاخانە وڵا لە پێشەوە وا عقلم تەسەوری نەکرد وا بێ ئێتر شوێنەکەمان خۆشە و احترامی خەڵک گرین و چایەکەشمان خۆشە و شوێنێکی گەشتیاریە شوێنێکی خۆشە بەرفڵاوانە هۆکایشی دووشە دەیە نێرگەلە و ئەمانەی تیانە شوێنێکی عایدەیە ڕێز لە خەڵگە گرین بەعزە شتێکەیە لێرە لای ئەمە مەمنوعە خەڵکی ڕۆژەڵاتیشیان سەردانەکەن یا هەر وەڵای پارە هاتن بەزەم ساڵنا ئەرە وەڵا باشە لەم وەرزەیە تر گەشتیار ڕوولێ زیاتر ڕوولێرەکە یان کەمتر ئەبێتەوە وردەوەدا ئەمساڵ گەشتیار کەم ئەرە وەڵا چونکە زۆر گەرم بوو دوایەوە مەعاشەکەش خۆتان زانن 4 مانگ مەعاش نەبووە کابرا هینی گەشتیاری نەبوو بەڵێ لە جنوبەوە هاتن عەرەب و ئەوانە هاتن دەرەوەی هەرێمی کوردستان هاتن بەس ئەوانیش کەمە هاتن چونکە ئەمانیش ماوەیەکی تر ئەمانیش نامێنن چونکە تر مەکتەبیان کراوە ئەوانیش بەس جمعە و پێنجشەمەیە زیاتر گەشتیاری دەرەوەیە وەک لە ناوخۆ گەشتیاریان خۆشمان هەیە بەس مەعاشەکە وای لێ کردووە کەم وەرزەیات چۆنە بەعام تر بەرەو پاییز ڕۆین هەورامان جوێکی جیاوازتری هەیە طبعاً جوێکی جیاوازترێ و مایەکی تر ئەوەی تر خۆشە بێ تۆزە گەڵاس زەرد بێ و گەڵا بکەوێتە خوارەوە زۆر جوانترە بێ و مەزارەیەکی مەزارێکی بەخێر بەسەر چاو کاتە مەزارەکە جوانترە بێ ئینشەڵڵا هەر بە عایلەی لێرە ئیشەکە نەبینم خانمەکەت و مناڵەکان بەڵێ لەگەڵ ژن براکەمان لەگەڵ خێزانمە و سێ کوچەکەی خۆ